بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على حبيبنا محمد وآله وصحبه أجمعين. اللهم اجعلنا ممن يحبك ويحب ملائكتك ويحب رسلك ويحب عبادك الصالحين. اللهم حببنا إليك وإلى ملائكتك وإلى رسلك وإلى عبادك الصالحين. آمين. برابر رزقنا. السلام عليكم ورحمة الله وبركاته. تەوەڕ و بابەتی کۆڕەکەمان باسی ئەلوەلاء والبەراء بە پشتیوانی خوای پەروەردگار، دۆستایەتی و دوژمنایەتی کردن. بۆ باسی وەلاء و بەراء بکرێ، هۆکارەکەی چییە؟ دیارە لای ئێمەی موسڵمان گەورەترین وشە و ئەو وشەی کە ئینسانی پێ موسڵمانە بێ لا ئیلاهە ئیلا الله. لا ئیلاهە ئیلا الله پێمان ئەڵێ پێویستە لەم سەرزەویە کەسانێکمان خۆش بوێ و ڕقمان لە کەسانێکیش بێ بە پێی بەرنامەی خوای پەروەردگار، یعنی بە پێی ئەوەی قورئان و سونەت بۆی دیاری کردوین. و ئەگەر ئینسان وەکو عەبدوڵای کوڕی عومەر ڕەزای خوایان لێ بێ، عەبدوڵای کوڕی عومەرە فەرمی ئەگەر هەموو تەمەنم شەو نوێشکەم بە شەواو بە ڕۆژا ڕۆژی سونەت گرم و هەرچی سامان و سەروەتم هەیە بیبەخشم لە پێناوی خوای پەروەردگارە، بەڵام ئەگەر مسلمانانم خۆش نەوێ وەلا ئەم بۆیان نەبێ قەناعەتم وانیە خوای پەروەردگار هیچ لەوانە لێ قبوڵ بکات. بۆیە ئینسانی مسلمان ئەبێ ئاگادار بێ کە لە تەمەنیا پێویستە بزانێت چی خۆشەوێ و دۆستایەتی چیەکە، لە کێوە نزیکە و لەبەر خوا ڕقی لە چێیە. ڕقیشی لە یەتی مانایوانە زوڵمی لێ بکە. بابەتی وەلاء و بەراء بابەتێکی هەستیار و گرنگە، وەک زۆرێک لە بابەتە ئیسلامیەکانی تر ئیفرات و تەفریتی تیا کراوە. هەندێک موسڵمان زۆر چۆنەڵێ گیریان کردووە، تونیان کردووە، ڕەنگ بێکارێکی باش نەبێ، و هەندێک موسڵمانی زۆر شرگیرن. ئەخە ناکرێ ئینسانێک بڵێ لا ئیلاهە ئیلا الله و ڕقی لە کەسێک نەبێ باوەڕی بەم لا ئیلاهە ئیلا الله نییە، ڕقی لە کەسێک نەبێ دژایەتی ئەم لا ئیلاهە ئیلا اللهەکە، یا بەعەکسەوە لە بریو کە ڕقی لێبێ لێوەی نزیک بێ و بەڕاستی کارێکی خراپە. بۆیە وەکو پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام فەرمێ ئەوثەق عوڕە الئیمان الحب في الله والبغض في الله. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام فەرمێ بەهێزترین چڵەپۆپەی ئیمان ئەوەیە ئینسانی موسڵمان کەسانێکی خۆش بوێ لەبەر خوا، ڕقی لە کەسانێکیش بێ لەبەر خوای پەروەردگار. دواتر لە سوورەی مائیدەیە خوای پەروەردگار باسی ئەوەمان بووە کە ئەو کەسانەی دۆستایەتی و دوژمنایەتیان دامەزراو نییە بەو شێوازەی قورئان داوای لێکردون، ئیمانیان نامێنێ وردە وردە. خوای پەروەردگارە فەرمێ تەڕا کەثیرا منهم یەتەوەلەون الذین کەفەڕوا لەبئس ما قەدەمەت لەهم ئەنفوسهم ئەن سەخیط الله عەلەیهم. خوای گەورە فەرمێ ئەی موحەممەد عەلەیهی السەڵاتو وەسەلام، تۆ زۆر جار ئەبینی زۆرێک لە ئەهلی کیتاب کە خۆیان بە موسڵمانی شەزانن بێباوەڕەکانەکەنە دۆست و پشتیوان و نزیکی خۆیان. خوای گەورە فەرمێ لەبئس ما قەدەمەت لەهم ئەنفوسهم ئەن سەخیط الله عەلەیهم. خراپترین کارێکە کە ئینسان دوژمنانی خوای خۆش بێ و خوا لە خۆی بڕەنجێنێ. دوای خوای گەورە فەرمێ لە ئایەتەکەی دواترە وەلەو کانوا یؤمنون بالله والنبی وما أنزل إليه ما اتخذوهم أولياء. خوای گەورە فەرمێ ئەم کەسانەی کە دۆستایەتی دوژمنانی خواکەن لێیانەوە نزیکن، ئەفەرمێ ئەگەر باوەڕیان بەخوا و بە پێغەمبەری خوا و عەلەیهی السەڵاتو وەسەلام بەوەی کە نازڵ بۆ بۆ پێغەمبەر ئەگەر باوەڕیان بەمانە هەبوایە ئەوانیان نەئەکرد بە دۆست و پشتیوانی خۆیان. جا با بزانین دۆستایەتی یعنی چی، دوژمنایەتی یعنی چی، و چی شتێک ئەبێتە دۆستایەتی، چی شتێک ئەبێتە دوژمنایەتی. زاناکانە فەرمون لە مەوسوعەی نەظرەت النەعیمە ئەفەرمێ لە قورئانە 69 ئاەت خوای پەروەردگار باسی دۆستایەتی و دوژمنایەتی کردووە، یعنی باسی ئەلوەلاء والبەراء کە کتێبی سەربەخۆشی لەسەر نووسراوە ئەلموالات والمعادات. کەلیمەی وەلا لە زمانی عەرەبیە، لە ئەسڵی زمانی عەرەبیە زاناکانە فەرمون وەلا یعنی القرب، یعنی نزیکی، یعنی المەحەبە، خۆشویستن، و بەمانای سەرخستن و لەگەڵبوونیش دێ. ئەلمەعیە ئەنوسڕە هەموو ئەمانانە لە وشەی وەلا داهەن. بەڕائیش واتە دووری و دوژمنایەتی و
ڕق لێبوون و دژایەتی کردن. جا لێرەیە پێویستە زۆر ئاگامان لە شتێک بێ کە دواتریش بە تەفسیل باسێ کە ئەڵێن ڕقمان لە دوژمنانی خوا بێ مانای وانە زوڵمیان لێ بکەیت و کە گەیشت پێت مۆڕەی لێ بکەیت و ئەمجار بیکوژی و چی و ئەمانە هەموو چۆن دەڵێ پێوەری خۆی هەیە لە ئیسلامە. بەداخەوە زۆر جار کە باسی وەلا و بەڕا ئەکرێ بەعزێ موسڵمان شەرمی لێکا باسیکە و بەعزێ موسڵمانیش ئەترسێ بەڵام ئەبێ ئێمە بە خەڵک بڵێن بابەکێ ماڵێن ڕقمان لە کافر بێ خۆمانەوە نیە زوڵمی لێ بکەین، ڕقمان لە کافر بێ مانەوە نیە سەردانی کەین، ڕقمان لە کافر بێ مانەوە نیە ڕێزی لێنە، ڕق لە کافر و ڕێزیشی لێ ئەگری و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام بۆ هەرچی کافری زمانی خۆی هەیە نامەی نەنارد. ئەزان لە نامەکانە چی نووسیوە؟ من محمد رسول الله عليه الصلاة والسلام إلى عظيم الروم. نامەکە لی نووسیوە لە محەممەد پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام بۆ گەورەی ڕۆمەکان کەلیمەی عەظیمی بەکارێن، کەلیمەی عەظیم هەر بۆ خوا بەکاردێوانی لای ئێمەی موسڵمان، بەڵام مادام گەورەیە لە جێ خۆیان ئەبێ گەورەیەکەی لێ نەسەنیتەوە. بەداخەوە ئێمە جاری وایە بەعزێ موسڵمان هەڵەی زۆر گەورە ئەکا کەسێک کە گەورە بێ پلەپایەکی هەبێ هەرچیەک بێ ئەم کەسە با مولحیدیش بێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام سیفەتی عەظیمەتەکەی لێ نەکردوتەوە. نایش بێت تۆ بێ ڕێزی بکەی بەرامبەری ئەوە پێی ناوترێ بەڕا یا بێ جنێوی پێ بڵێ یا بێ پۆستی ناشرینی لەسەر بنووسی ڕەسمی ناشرینی لەسەر بڵاوکەیتەوە لە دینی ئێمە ڕەفسە. یعنی کەسێ لە شوێن خۆی بەڕێزە سەرکردەیەکە سەرۆکیەکە بەرپرسیەکە هەرچیەکە لای ئێمە ڕێزی لێگرین بەڵام ڕقیشمان لێتی. پێغەمبەری ئێمە وای کردو عەلەیهی سەڵات و سەلام پێش ئەڵێن گەورە دروستیشە پێی بڵێ گەورە چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام وای فەرمووە. ئەوە یەکێکە لەو هەڵانەی کە زۆرێک لە موسڵمانان لەگەڵ وەلا و بەڕا تێکەڵێکن. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام فەرمێ فەرمودەکە لە صەحیح الجامعایە ئەفەرمێ ئیذا ئەتاکم کەریم قەوم فەئەکریموه. ئەفەرمێ ئەگەر کەسێک لەناو قەومەکەی خۆیان بەڕێز بوو ئێوەش ڕێزی لێ بگرن. کەریم و قەوم یعنی چی؟ لە زمانی عەرەبیە کەریم و قەوم کەلیمەی کەریم نەکیرێ ئیزافە کراوە بۆ لای وشەیەک ئەبێتە معریفە و پێڵێن عموم یعنی گشتگیرە هەر کەسێک لەناو قەوم و گەل و نەتەوەکەی خۆیان ڕێزی هەبوو توش پێویستە ڕێزی لێ بگری وەکوتم بەڵام خۆشیشت ناوێ بڵێ خۆشم بیوێ و مەدحی کەم و پێیا هەڵدەم و ئەوانەی سەو باسیەکەین کامە ئەچێتە خانەی وەلا و بەڕا ئەو کامە ناچێت. زانایانی ئەهلی سونە و جەماعە فەرموون کامە ئیبن القەیم زۆر داکۆچی لێکاتەوە ڕەحمەتی خوای لێبێ خەڵک سەرجەم خەڵک لەسەر زەویە لە ڕووی دۆستایەتی و دوژمنایەتی کردن خۆشویستن و ڕقلێبوون پۆلێن کراون بۆ سێ تاقم. خەڵکێک کە پێویستە بە ڕەهایی خۆشمان بوێن و دۆستایەتیان بکەین و سەریان بخەین ئەوانیش دوای خوا و پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام بریتین لە باوەڕدارانی ڕاستەقیرە ئەوانەی پابەندی تەواون بە قورئان و سونەتەوە. یعنی هەر موسڵمانێک لە ژیانیا لە هەڵسوکەوتیا پابەندی قورئان و سونەت بوو تۆ فەرزە لەسەرت خۆشت بوێ ئێتر لەگەڵ تۆیە لەگەڵ تۆیان نییە مەزهەبی حەنەفیە شافعیە دوای لەولاوە مەزهەبی فکریەکەی حیزبیە حیزبی نییە ئەوانە هیچ ڕێگری نییە لەوەی کە تۆ مسلمانێکت خۆش نەوێ لە بڵێ ئەم مسلمانە لەبەرەوەی لە حیزبانیە من حەزم لێ نییە یا بڵێ ئەمە لەبەرەوەی لەگەڵ حیزبێکی ئیسلامیان ڕقم لێ ئەمە زۆر هەڵەیە زۆر هەڵەیە من مسلمانێک ژیانی خۆی تەرخان کە بۆ دیفاعکردن لە پەیامی خوا من لە جاتی دوعای خێری بۆ بکەم کە ئەو شتێکا بە من ناکرێ بێم دۆستایەتیشی نەکەم و دوژمنایەتیشی بکەم ئەوە بەڕاستی کارێکی خراپە. کەسانێکی تر هەن بەڕەهایی پێویستە ڕقمان لێیان بێ یعنی بە مطلقی تەمەن خۆشویستن و ڕقبوون لە دڵایە باشە بەڵام هەندێک جار نیشانەکانی دەرەکەون لە گوفتار و لە کردارە. کەسانێکیش پێویستە ئینسان ڕقی لێیان بێ دژایەتیان بکا سەریان نەخا لێیانەوە نزیک نەبێ ئەوانش بریتین لە کافر و بێباوەڕەکان لە جوورەکە و گاور و ئاگر پەرست و ئەوەی کە بزانێ عەلمانیەت چییە و عەلمانیەت و هەر کافرێکی تر کە کافر بێ ئینسان پێویستە ڕقی لێ بێ. کەسانێکی تر هەن کە تاقمی سێیەمن کە ڕەنگە زۆرێکی خەڵکی خۆمان وڵاتی خۆمان لەم تاقمی سێیەمە بێ لەلایەکەوە خۆشمانەوێن دۆستایەتیانەکەین لەلایەکشەوە ڕقمان لێیانە. ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ خەڵکی وا هەیە يجتمع فيه طاعة ومعصية خلچێک هەیە چاکەی هەیە و تاوانیشی هەیە باشە نوێژی شەکا کاسبی حرامی شەکا خوشێکی بەڕێز نوێژی شەکا جلوبەرگەکەی خراپە کەسێکی تر
نوێژەکانی ساردە بەڵام لەلایەکی ترەوە دیندارێکی باشە و لە ئەگەرچی ئینسان دینداری باش نابێ نوێژی سار بێت لەلایەکی ترەوە باشە. ئیبن تەیمیە فەرمێ واجبە لە باشەکەیە خۆشت بێ لە تاعەت و چاکەکەیە لە خراپەکەی ڕقی لێ بێ یعنی نابێ زەربی سفریکەی سفرێکی پێیابێنی کە ئەمە خەڵکێکی زۆری ئێمە وایە. یعنی ئەو برای لە مزگەوتان نوێژ لەگەڵاکە بەو شێوازەیە. دوایی هەڵەیەکی ئێمە برا بەڕێزەکان لە مەسەلەی ڕقبوون و ئەوەی کە ئەوترێ زەربی سفرکردن و خەڵک دەرکردن لە بازنەی ئیسلامە جاری وایە ئێمە موسڵمانێک غەیبەت یەکەین زەربی سفر یەکەین ڕەنگە نامیرکەیشی لەسەر بنووسین وتاریشی لەسەر بڵین لەبەر هەڵەیەک ئەگەر ورد بمەوە دوای هەڵەکە لە خۆشما هەیە. ئێستا زۆربەی موسڵمانان ئەوە هەڵەیەکی گەورەیە کە زۆر جار باسم کردووە تۆ غەیبەتی موسڵمانێکە کە یا دژایەتیەکە یاشتی لەسەرە نووسی بۆ پرسیارێک لە خۆت کە بۆ دژایەتی ئەم موسڵمانم کرد بۆ ڕقم لێ بوو بۆ غەیبەتیم کرد بۆ لەگەڵیان نەبووم بۆ دەنگم پێ نەدا بۆ سەرم نەخست لەبەر شتێک ڕەخنەیەک کە دوایی بی وردیکەیتەوە ڕەخنەکە ئەو تاوانەی لەوە هەیە لە خۆش تا هەیە بەڵام ئەوەی ئەو کەبائیرێکامی تویش کەبائیرێکی تر ئەو لە شتێک کاتێکەوتۆ تویش لە شتێک کاتێکەوتوی بۆیە زۆر هەڵەیە موسڵمانان ببوخزێنین بە کولی نابێ ئینسان ڕقی لە موسڵمانان بێ موسڵمانێک کە چاکە و خراپەی هەبوو فەرزە ئینسان بە ئەندازەی چاکەکە خۆشی بوێ و بە ئەندازەی خراپەکەیش ڕقی لێ بێ. جا زاناکانە فەرموون جیاوازی هەیە لە نێوان دوژمنایەتی و ڕق و مامەڵەی جوانە. یعنی چی؟ یعنی ئێمە کە ئەڵێین کەسێک کافر و بێ باوەڕە یا فاسق و منافقە ڕقمان لێ بێ بی بغزێنین مانایەوە نیە مامەڵەی ناشرینی لەگەڵاکەین. بۆیە هەندێک شت هەیە زاناکانە فەرموون ئەم شتانە ناچنە بازنەی دۆستایەتیکردنی کافرەوە وەکو ئەوەی کە مامەڵە شیرین بێ لەگەڵێ هەڵسوکەوتە جوان بێ ڕێزی لێ بگری وەکو ئاماژەم پێکرد بەڵگەیشمانەوەی خوای پەروەردگار لە قورئانە فەرمیێ وەقولوا للناس حسنا لە سورەی بەقەرە ئاەتی 83 خوای پەروەردگارە فەرمیێ لەگەڵ تێک ڕای خەڵکیە قسەی باش و چاک بکەن هەڵسوکەوتان باش بێ یعنی گفتارت ئەبێ شیرین بێ لەگەڵ هەموو خەڵکیەکە هەرچیەکە ئەم کەسە خۆ تۆ لە جەنگانی تا جنێوی پێ بڵێ و لێی تۆ ڕەبی و ئەمە کافرە و چی ئەوانە ئەوە بەڕاستی بە هیچ شێوەیەک ناچێتە خانەی دۆستایەتی کرد.